ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ناوەڕە تۆفیقم هەڵکەم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە ئەم شەو قساکەین لەسەر چارەنووسی نەوتی هەرێم وەروەها داهاتی نەوتی هەرێم ئێمە هەمومان نەزانینەوە ماوەی چەند ڕۆژێکە دادگای نێوبژیوانی پاریس دادگای نێودەوڵەتی نێوبژیوانی پاریس ئەنی بڕیارێکی دەرکرد هەم لە بەرژەوەندی عێراق هەم لە دژی هەرێمی کوردستان و تا ڕادەیەکیش ینی تورکیا لە بابەتەکەدا بوو بڕیارەکەش لە دژی تورکیا بوو ئەوەی کە ئێستا باز دەکرێت یعنی وەکو لە لێکۆڵینەوەکان و شیکردنەوەی زۆرێک لە چاودێرانی دۆخی سیاسی و هەروەها ئابووری هەرێمی کوردستانەوە کە خوێنەوە بۆ ئەو بڕیارەی دادگای پاریس دەکەن دەڵێن زەرەرمەندی یەکەم هەرێمی کوردستانە لە بڕیارەکەی دادگای نێوبژیوانی پاریس. بزانین ئاخۆ زەرەرمەندی یەکەم هەرێمی کوردستانە و ئەوەی کە قازانج دەکات لەم بابەتەدا عێراقە و تورکیا لەم بارەیەوە ینی زەرەر و زیانەکان چییە کە بەریەکەوێت. هەرێمی کوردستان ئێستا پێویستە بەپێی بڕیارەکە و ئەو ڕێکەوتانی کە لەگەڵ بەغدا دەیەوێ بیکە ناوبەناو وەفدەکانی دەچنە بەغدا پێویستە نەوتەکەی لە ڕێگەی سۆمۆوە بنێرێتە دەرەوە بیفرۆشێت. ئەو داهاتی کە دەگەڕێتەوە چۆنە نازانێت دەچێتە سەر داهاتی گشتی نیشتیمانی عێراق و لێوە لە چوارچەوەی ئەو ڕێکەوتنەی کە هەیە لە بودجەدا بۆ ساڵی 2023 و 24 و 25 لە 12.67 بگاتە هەرێمی کوردستان چۆنە میکانیزمەکان. ئێمەم شەو ئەم بابەتانە هەموو شیەکەینەوە کۆمەڵی پرسیاری گرنگە ئاڕاستەی میوانەکەم یەکەم کە یوش بەڕێز کاک شیروان میرزایە ئەندامی خولی پێشووی لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە لە ڕێگەی سکایپۆ لە شاری ڕانێ لەگەڵمانە. کاک شیروان سڵاو دەوێت خۆشحاڵم کەم جارش لەگەڵ بەڕێزە گفتوگۆی بابەتێکی گرنگەکەین بەخێربێ. سلااوتان لێ بە کاکاوڕێ زۆر سپاس سلااو لە بینەرانی خۆشەویست. زۆر سپاس کاک شیروان هەمووان نزانین ینی بڕیارێکی گرنگ دەرچووە کە لە ساڵی 2014 عێراق سکاڵایەکی هەبوو لە دادگای نێوبژیوانی پاریس و بڕیارەکە لە بەرژەوەندی عێراق دوجار یەکلا بووە و وەکو دەوترێت ئیتر نازانم مەسا ئەمەی ڕێی جەنابیشتی لەسەر بزانم زەرەرمەندی یەکەم دەڵێن هەرێمی کوردستانە لەم بڕیارە بەگشتی ینی تێڕوانینی جەنابەت بۆ بڕیارەکە چۆنە و کێ زەرەرمەندەوە کێ براوێ لەم بابەتەیە. کاک هاوڕێ زۆر سپاس جارێکی دیکە بەو دەرفەتە طبعاً بە پێچەوانەوە لەوانەیە من پێم وابێ ئێمە هەمومان گلەیمان لە باڵی مەلەفی نەوت هەبوو لە هەرێمی کوردستان. پێمان وابوو مەلەفی نەوت مەلەفێکی ناشەفافە، پێمان وابوو مەلەفی نەوت لە گرێبەستەکانی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان هەڵەی گەورەی تێدا کراوە یان باڵێن بە ناچاری هەندێک گرێبەست کراوە کە بۆ ئەمڕۆ لەوانەیە ناحەقی بێ دەرحەق بە نەوتی کوردستان. هەمومان پێمان وابوو کە خەلەلی گەورە لەو مەلەفەدا هەیە. خۆی ئەسلی ئەم بابەتە پێم وایە ئەمە جۆرێکە لە دەرفەتێکی باشە بۆ ڕاستکردنەوە بۆ ڕاستکردنەوەی ئەو سیاسەتە هەڵەیە کە چەند ساڵی ڕابردوو لە مەلەفی نەوتدا جێبەجێ کراوە. ئێستا دەرفەتێک هاتۆتە پێش چ بە ڕێکەوتن لەگەڵ بەغدا و لە ڕێگەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ و بە دڵنیاییەوە لە ناویدا پاراستنی مافی دەستوری هەرێمی کوردستان چێ دەرکردنی قانونی نەوت و غاز کە بەشێکی زۆر لە چارەسەری کێشەکان و گرفتەکانی نێوان مەلەفی نەوت دەکات لە نێوان هەرێم و بەغدا هەردووکی دەرفەتێکی لەبارە و ئەو با بڵێن بڕیارەی دادگای پاریس دادگای ناوبژیوانی پاریس کە بە قازانجی عێراق تەواو بوو پێم وایە جارێکی دیکە دەرفەتە لە بەردەم هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستان لەو تەوقەی کە بە ناوی گرێبەستی 50 ساڵە لەگەڵ حکوومەتی تورکیا بۆی کەوتۆتە خراوەتە ملی ڕزگاری ببێ لە ڕاستیدا. بۆیە من بە پێچەوانەی دەبینم بە دەرفەتی دەبینم کە ڕاستکردنەوەی دەرفەتێکی ڕاستکردنەوە و پێداچوونەوەی بە مەلەفی نەوتی هەرێمی کوردستان بە ئاراستەی باشترکردنی و قازانجەکەی جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ خەڵکی کوردستان. پێدوانیە قاڵبێکی قانونی ژەدا بە بابەتەکە لە داهاتووە ئەگەر هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێبکەوێت لەم بارەیەوە کاک شیروان. یعنی یەک لەو خاڵانەی کە با بڵین ئێمە بۆچی بەردەوام نەوتی هەرێمی کوردستان بە کەمتر لە نەوتی بەغدا فرۆشراوە لە نەوتی عێراق فرۆشراوە لەبەرەوەی جۆرێک لە باڵین لە ڕووی قانونی یان لە ڕووی دەستوریەوە خەلەلێکی تێدا بووە. یعنی ئەگەرنا بۆچی هەر بەرمی لە نەوتێکی عێراق بە $10 بە $8 بە $12 جاری وایە زیاتریش لە نەوتی هەرێمی کوردستان زیاتر بفرۆشرێت. یعنی ئەمە وا دەکات دەچێتە چوارچێوەیەکی قانونی دەستوریەوە
بەڵام طبعا دەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە مافی دەستوری خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان لێرەدا پارێزراو بێت کاکاوڕێ ئەم بابەتە طبعا ئەو بۆ گرێبەستی 50 ساڵە ئەوەی کە ئاشکرا بووە طبعا بۆ خەڵک بابەتی تری تێدایانە ئەمەیان تا ئێستا نازانین بەڵام ئەوەی کە ئاشکرا بۆ باز دەکرێت پەیوەندی بە بەکارهێنانی ئەو بۆڕێنەوەتەوە هەبووکە ناو خاچی تورکیایە لە فیشخابوورەوە کە داخلی خاچی تورکیا دەبێت تا بەندەری جیهان ئەم بۆڕێنەوتە کاتی خۆی لە هەفتاکانی سەدەی ڕابردوو بە لەسەر کولفەی یان بەڵێن بە پارەی حکوومەتی عراقی دروست کراوە تەنها بەکارهێنانی خاچی تورکیایە لەگەڵ بەندەری جیهان لە عەمبارەکانی بەندەری جیهان لە کەهی تورکیا سوودمەند بۆ لەو بابەتە طبعا اتفاقەکە بەم شێوەیە بوو ساڵانی پێشوو بۆ هەر بەرمیلەک نەوتی عێراق کە بەم بۆڕێدا ڕۆیشتووە 79 سنت دراوە بە تورکیا لەم ساڵانەی دواییدا بە پێداچوونەوەیان پێدا کرد کردیان بە دۆلارێک و 9 سنت واتە عێراق بۆ هەر بەرمیلێک نەوت کە دەینێرە بۆ بەندەری جیهان بە خاچی تورکیا دەکە بۆ ڕێکەشی خۆیەتی اتفاقەکەیان بەم شێوەیە بۆ هەر بەرمیلێک نەوت دۆلارێک و 9 سنت دەداتە حکوومەتی تورکیا لە بەرامبەردا پاراستنی و بەکارهێنانی خاکەکەی هەمووی لە ئەستۆ حکوومەتی تورکیا وە گرێبەستەکە بەم شێوەیە کە نابێ ئەم بۆڕیە لەلایەن هیچ کەسێکی ترەوە جگە لە عێراق بەکار بهێنرێت کەواتە عێراق ئێستا مەحەقێکی خۆیەتی گەڕاندوێتەوە بۆ خۆی بەڕاستی وایە ناگاشت لە ڕووی قانونی و لە ڕووی دەستوریەوە بەڵێ ئەمە بۆڕی نەوتی خۆیەتی و اتفاقەکەیان لەگەڵ تورکیا بەم شێوەیە و بیریشمان نەچێ یعنی ئێمە هەموو جارێکە دەمانگوت کولفەی هەر بەرمیلەک نەوت لە گواستنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەر بەرمیلێک نەوت تا بەندەری جیهان نزیکەی 10 دلار دەکەوێت لەسەر حکوومەتی هەرێم نزیکەی 5 دلار و نیوی دەدرا بە تورکیا ئەوەی تریشی لە ناوخۆ دەدرا بە کرێی گواستنەوەی ئەو بۆڕێکە هی کۆمپانیای کار و ڕۆژنەفتی رووسیا ئێستا ئەگەر بنمونە ئەمە بترێتەوە بە عێراق با بڵێن کاتی خۆی من لە یەک دوو بەرنامەی تریش لەوانەیە باسم کردبێ هەر لێرەیان لە کەناڵەکانی تر کاتی خۆی سێ پێشنیار هەبوو بۆ چارەسەرکردنی نەوتی هەرێمی کوردستان کە ئێمە لە بەغدا بووینەوە کاتە یەک لە پێشنیارەکان ئەوە بوو کە با بڵێن نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ بفرۆشرێ سۆمۆ بە هەمان نرخ و بە هەمان شێواز و بە هەمان ئالێتی نەوتی خۆی بفرۆشێ بەڵام پارەکەی بخرێتە حسابێکی تایبەتەوە ئەم حسابە تایبەتە پارەکەی بدرێتەوە بە هەرێمی کوردستان دوجار لەگەڵ بودجێ گشتی عراقدا حساب بکرێت ئەوەی کە ئێستا ئەمساڵ لە ناو موازنەی 2023 لەگەڵ ڕەسەری ڕێککەوتووە لە ڕاستیدا ئەمە وڵا لەسەرم خاڵە بۆسین کاکشیران چکە بەڕاستی ئەمە گرنگە ئێستا ژە وەفدانی کە چنە بەغدا ینی تا ڕادەیەک ناکۆشیان لەگەڵ بەغدا هەیە لە گفتوگۆکانە لەسەر ئەم بابەتە بۆ نمونە قسەکە ئەوەیە خۆ ئێستا ژیانی ئەو نەوتە لە ڕێی سۆمۆ بفرۆشێ و داهاتەکەی بگەڕێتەوە بۆ خەزێنی حکوومەتی عراقی بەڵام پرسیارەکە ئەوەیە کێ مامەڵە وچێ ینی ئامر بسەرفی ئەو پارەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان یاخود بەغدا چکەسە گرفتەکەی هەرێمی کوردستان ئەوەیە بەڕاستی پێم وابێتە نازەم لەوبارەیەوە جەناب سەرنج و تێبینی چییە کاکاوڕێ ئەوەی کە لە موازنەی 2023 دانراوە پێش ئەوەی کە بڕیارەکەی دادگای پازیستانی ئەعلام بکرێت بڕیارەکە دەمێکە دەرچوو هەر بۆ معلوماتی جەنابتان نزیکەی دومانێک دەبێت بەڵام دەبولایەنێک ئەعلانی کە تا 2000 تورکیا عێراقی ئاگادار کردەوە طبعا ئەوەی کە لە موازنە دانراوە ئەوەی لە موازنە دانراوە هەرێمی کوردستان خۆی دەیفرۆشێت بەڵام پارەکەی دەخرێتە حسابێکەوە حسابەکە ئەوەی سەلاحیەتی سەرفی هەیە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کەسێک کە ئەو مخەوەری دەکات لایەنێک جێتێکە ئەو تەخویلی دەکات دوجار ئەمە لە ڕێگای وەزارەتی نەوتەوە داتای تەواوی فرۆشتنی نەوتی هەرێم دەدرێتە بەغدا و پارەکەش لەلایەن وەزارەتی مالیەوە بۆ کوڕ ڕقم دەدرێتە بەغدا دەخرێتە سەر خەزێنەی گشتی دوجار ئەوەی کە کەم دەکات لە پشت هەرێمی کوردستان لە بودجێ گشتی بۆی تەواو دەکرێت ئەمە تا پێش بڕیاری دادگای پاریس بوو لە دوای بڕیاری دادگای پاریس ئێستا با بڵێن بارودۆخەکە گۆڕاوە چونکە تورکیا عێراقی ئاگادار کردەوە کە ئیلتیزام دەکات واتە تورکیا ئامادە نییە بەو شێوازە نەوتی هەرێمی کوردستان بە خاکەکەیدا بڕۆ و بیفرۆشێ ئەمە یەک دوو تەمان کە بەم شێوەیە بوو واتە نەوتەکە بوو بە قاچاق بوو بە شتێکی نایاسایی کۆمپانیاکانی دەوڵەتانیش ئامادەنین بیکڕن یعنی یانەوە تا پارەیەکی زۆر کەم پێدەن وەکو شتێکی قاچاقیان نامادەنین بیکڕن چونکە عێراق دەتوانێت ملاحقەیان بکە بە دوایان بکەوێت لە ڕووی قانونی و یاساییەوە جارێکی دیکە شکاتیان لێ کەسیش خۆی ناخاتە ژێر ئەو بارەوە ئێستا هاتوتە پێشکەواتە کەواتە ئێستا چارەسەرەکە بەڕای من بەم شێوەیە دەبێ لەگەڵ بەغدا ڕێککەوین سۆمە بیفرۆشێ بە هەمان نرخی سۆمۆ و پارەکەی دیار بێ بخرێتە حسابێکی تایبەتەوە یعنی لە بینی ئەوەی کە
لە موازنەی 2023 دانراوە لەگەڵ قانونی محکمەی بابڵین محکمەی اتحادی قراری محکمەی اتحادی زایدن قراری دادگای پاریس هەمویان دەرچەکە بەم شێوەیەیە دەرفەتێک نەماوەتەوە کە وەکو جاران هەرێم نەوتی خۆی بەم شێوەیە بفرۆشێ کاتە دەبێت لە ڕێگەی عێراقەوە بفرۆشێ یان عێراق بۆی بفرۆشێ بەڵام دەکرێت حسابەکەی عێراق بخاتە حسابێکی تایبەتەوە سەلاحیەتی سەرفی ئەم پارەیان سەحبی ئەم پارەیە لە دەستی هەرێمی کوردستان دابێ طبعا ئەویش تا و کاتێک کە قانونی نەوت و غاز دەردەچێت کە قانونی نەوت و غاز دەرچوو طبعا ئەو کاتەم گرفتانە هەموو یەکلا کاتەوە قانونی نەوت و غاز بەشی هەرە زۆری ئەمان یەکلا دەکات یا بڵێن تەواو ئەم مەلەفە بە یەکجاری یەکلا دەکاتەوە بەتایبەت ئێمە لە قراری محکمە اتحادیش و لەوانش ڕزگار دەبین یعنی دەبێ دەرچەیەک بدۆزینەوە لەگەڵ بەغدا کە هەم قراری محکمەی اتحادی پێشێل نەکە هەم قراری دادگای پاریس پێشێل نەکە هەم شتێکی مامناوەند بێ لە نێوان هەرێم و بەغدا و لەگەڵ حکوومەتی تورکیا ڕێککەون جارێکی دیکە بەپێی اتفاقەکەی طبعا بەپێی اتفاقەکەی عێراق بەپێی اتفاقی خۆی لەگەڵ تورکیا کری بۆ ڕێنەوتی تورکیا لەدا پێویست ناکە بۆ اتفاقەکەی ئێمە کردومانە بیدات کەواتە ئەو کاتە ینی هەم عێراق قازانجێتی کاکشیران هەم هەرێمی کوردستانیش قازانجێتی پارێکی زیاتری لەو فرۆشینەوەتە دەسەکەوێت دوایان نا ئێمە کاتی خۆی زۆر هاوارمان کرد کاک هاوڕێ زۆرمان هاوارمان کرد ئەم مەلەفە ڕێگە چارەی ئاسانی هەیە لە ڕاستیدا ئەوەندە ئاڵۆز و معقد نییە ئەگەر هەردوو لابیانەوێ بە تایبەتی ئێمە قسەمان لەسەر هەرێمی کوردستان بوو یعنی لە بیدایەتەوە ئێمە لە بیرمە لە 2019 بڕیاردرا 250,000 بەرمیلەوەت بڕواتان هەبێ وەفدێکی پەرلەمانی کوردستان هاتن ڕئیسی لیژنەی مالیە ئەو کاتە پێی گوتن کاکە 250,000 نا 50,000 لە 50,000ەوە دەست پێ بکەن یعنی گرنگ ئەوە بەغدا ئەو کاتە تەنها دەویست بڵێ هەرێمی کوردستان ئیلتیزام دەکا ئەوەتان نەوتەکەی داوە بە سۆم بەڵام ئەو نیەتە نەبوو لەو کاتەیە لە هەرێمی کوردستان نیەتە نەبوو وە جێبەجێ نەکراوە شتەکە زیاتر با بڵێین گرنگی بە زۆر گرنگە ئێمە لە قانون یاسا دەستور ئەوانەی کە هەیە ئێمە بەپێی با بڵێن ئەمڕۆ چۆنمان بۆ دەڕوات دەستور پێشێل دەکەین یان قانون پێشێل دەکەین بەوە بەڕاستی خۆمان هەڵ نەخەڵەتێنین چونکە دوجار حکوومەتی عێراقی کاتێک کە دادگای فدراڵی هەیە و موسساتی هەیە و وەزارەتی نەوتە سۆمۆیە هەموو ئەوانە ئەگەر ئێمە شتی ناقانونی نادەستوری بکەین ملاحقەی هەرێمی کوردستان دەکەن و دوجار ڕۆژێکی ئاوادێتە پێشەکە کاکشیران ئەو بابەتێکی شیکردنەوەی زۆر باش لە پێگەی مێدڵ بڵاو کرابوو لەسەر ینی هەم بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس هەم لەسەر ینی لایەنەکانی کێشەکە کە عێراق تورکیا هەرێمی کوردستانە ینی ئەو وا باز دەکات دەڵێ هیچ لایەنێک زەرمەند نەبووە لەم بابەتە و بە دیاریکراویش دەڵێ ئەمە دەرگایەکی باش و دەواازەیەکی باش دەکاتەوە بەڕووی چارەسەرکردنی دۆسەی نەوت و گاز لە نێوان هەرێمی کوردستان و عێراق بۆی کە بە شێوازێکی خێراتر ئەم بابەتە تێپەڕێن کەواتە توانین بڵین لە ئێسادا بڕیاری دادگاکە فشارێکی وهای دروست کردووە بە تایبەت بۆ سەر لایەنی هەرێمی کوردستان کە بیر لەوە بکاتەوە لەگەڵ بەغدا بە هەموو جۆرێک بگاتە ڕێکەوتن و یاسای نەوت و گاز دەرکە ئەو کاتە خۆی دەرباسکە لەم هەموو بێیاسایی و لەو ڕێگایانی کە ئیتر نازام چۆن باز دەکرات دەوترا بە قاچاق نەوتی هەرێم دەفرۆشرێت یاخود ڕوێشی یاسایی و قانونی نییە کەواتە دەرگاکە کرایەوە لە ئێسادا یعنی من لە بیدایەتیش هەروام گوت من بە دەرفەتێکی باشی دەبینم بە دەرفەتێکی باشی دەبینم کە زەخت لە هەردوو لا دەکات زەخت طبعا لە تورکیاش دەکات و ئەگەر دیقەت بدەین طبعا لایانی نێودەوڵەتیش هاتوتە سەرخەت چونکە ڕۆژانە نزیکەی 450,000 بەرمیل 500,000 بەرمیل نەوت کەم بکە تەسیر لە بازارەکانی نەوتیش دەکات یعنی هەموو لایەنەکان هاتوونە سەر خەت بە دوای چارەسەردا دەگەڕێن بەڵام چارەسەر دەبێت چارەسەرێکی واقعی بێت چارەسەرێکی وا بکە بۆیە من پێم وایە ئەوەی کە جەنابەت باست کرد لێکدانەوەیەکی زۆر دروستە ڕاستکردنەوەی ڕێڕەوی ئەم مەلەفەیە نەک زەرمەند یعنی من پێم وایە هەرێم زەرمەند نابێ و عێراقیش زەرمەند نابێت تورکیاش لەو نێوەندەدا زەرمەند نابێت چونکە ڕاستە ئەوەکەی دۆسیەکەی دۆڕاندووە بەڵام من پێم وانە عێراق داوای قەرەبووە و قەرەبە زۆرەی کە باز دەکرێت لە تورکیا بکات چونکە مەلەفی دیکە لە نێوان هەرێم و تورکیا مەلەفی ئالۆز و تێک ئاڵاو لە نێوان عێراق و تورکیا لە نێوان هەرێم و تورکیا زۆرە یعنی تەنها ئەوە نییە
نهر وەزیری وزەی تورکیا ژەوی ڕاگەیان ئەڵێ ئێمە ئەڵێ ڕاستە عێراق بۆ نمونە داوای ینی چۆنەڵی تعویزی کردووە بەڵام ئەڵێ لە ڕێگایشی دیکەەوە ئەوانیش 5 خاڵیان هەبوو لە دادگاکە توانیوێنە تا ڕادەیەک 4 خاڵی بەرنەوە ینی ئەڵێ ئەمە هیچ قەرەبوویەک نادەینەوە بە عێراق دیارە ڕێکەوتن هەیەوەکو جەنابتەڵێ لە بینی عێراق و لە بینی تورکیا بە تایبەتی لەسەر هەندێک دۆسێوەکو دەڵی دۆسێ ئاو ئەمە زۆر کاریگەرە لێسە یعنی جگە لە دۆسیی ئاو طبعاً گرنگە دۆسی ئەمنی گرنگە دۆسی ئەمنی مەلەفی با بڵێن حتا فرۆشتنی نەوت خۆ ئەگەر بنمونە بەیانی عێراق بێوێ جارەی دیکە نەوتی کەرکوب یان نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆشەوە بفرۆشێ هەر دەبێت بە هەمان بۆ ڕێدا بینێرێتەوە بۆ بەندەری جیهان یعنی اتفاقەکە لەگەڵ تورکیا هەر هەیە بەڵام ئەو کاتە بە اتفاقی خۆی دەیکات نەک بە اتفاقیەوەی کە هەرێمی کوردستان بەرحاڵ مەبەستم ئەوەیە کە مەلەفی دیکە زۆرن لە نێوان هەرێم و لە نێوان تورکیا و بەغدا ئەنقەرە و بەغدا کە فعلەن هیچ لایەنێک زەرمەند نابێ بە و حدە زۆرەی کە باس دەکرێت تاکید لەوە دەکەمەوە جارش دیکە من پێم وایە دەرفەتێکی گەورەیە بۆ ڕاستکردنەوەی ئەو ڕێڕەوەی کە چەند ساڵی ڕابردوو با بڵێن بەهەڵە هاتووە بەهەڵە هاتووە لەبەرەوەی کە هەرێمی کوردستان ناچار بووە دەرفەتێکی لە پێش بووە کوردستان ویستوێتی بە هەر ڕێگای گەنەوتەکەی بفرۆشی عێراق لاواز بۆ قسەی نەکردووە بەرحاڵ ئەمڕۆ بارودۆخێکی تازە هاتوتە پێش و لە ڕاستیدا عاقلی و با بڵێن تێگەیشتنی تەواو بۆ بارودۆخ و بۆ ڕۆژگاری ئەمڕۆ ئەوەیە کە ئەم مەلەفە لە ڕێگای دەستور و یاساوە لەگەڵ بەغدا چارەسەر بکەین بەغدا خۆی لەگەڵ هە بە تورکیا چارەسەری دەکا بەڵێ کاکشیران جۆمان لێت یعنی بۆیە من نیشتەی ئەوەندە خراپی نابینم و بە دەرفەتێکی باشی دەبینم ئەم بابەتە زۆر باشە ئەم دەرفەتە وای کردو ئێستا تا ڕادەیەک نەوتی هەرێمی کوردستان ینی ئەوەی کە بەرهەم دەێنرێ کە بەشی ئەمبارکردن هەبێ لێرە ئەمبار کراوە بەڵام چکە ناچێتە دەرەوە ینی کەڵەکە بۆ نەوتەکە و ئەوەی کە هەیە کۆمپانیەکان ئێستا زۆریان ینی بەرەمێنان و دەرهێنانی نەوتیان ڕاگرتووە ینی ئەگەر بەم شێوازە بەردەوام بێت چکە بەڕاستی لەوە چێ بەغدا بێوێ ئەم دۆسەیە تا ڕادەیەک چۆنەڵێها ینی قینە بەقینەیەک لەگەڵ هەرێمی کوردستان کاگەر لە ژێریشەوە بێوێت لەسەرەوە بڵێ ڕێەکەون بەڵام لە ژێرەوە بێ مراوەغە بکە بە کاتەکە تۆ زەمە کۆمپانیەکانی بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان بێزار ناکە یاخود ئەو کۆمپانیانە وا ناکەن بۆ نمونە زەرمەند بن ئەو کاتە داوای قەرەبوو لە هەرێمی کوردستان بکەنەوە و ئەو پێگە گرنگانی کە هەیەەوە ئەو ینی بیرەنەوتانی کە هەیەە بەجێ بێڵن لە هەرێمی کوردستان کاکشیروان لە موازنەی 2023 ئەوەی کە دانراوە طبعاً کلفەی بەرهەمهێنانی نەوت یعنی ئەوەی کە با بڵێن تێچووی نەوتە لەوە بەرهێنانە لە دەرهێنانە لە هەناردەکردن و با بڵێن کرێ بۆڕی هەرچی هەیە لەسەر بودجێ عێراق دیاری کراوە وەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی کە هەموو ئەو گرێبەستانی کە لەگەڵ کۆمپانیا نەوتەکان کراون لەلاەن هەرێمی کوردستانەوە دەکرێت بخرێنە بەردەست حکوومەتی عراقی و حکوومەتی عراقی جارێکی دیکە پێیان دابچێتەوە بە ئاگاداری هەرێمی کوردستان یعنی وەکو باسم کرد جارێکی دیکە لە مەسلەی قانونی نەوت و غاز چۆن ڕێک دەکەون سەلاحەتی هەرێم و دەسەڵاتی هەرێم چەندە دەسەڵاتی بەغدا چەندە و چۆنە بەڵام دەکرێت بە هەموو گرێبەستاندا بچنەوە و من پێم وایە هەموو لایەکیش ئێستا با بڵین بە خێرایی خەریکی دۆزینەوەی چارەسەرێکن چونکە هەم بۆەوەی کە چی دیکە نەوتی هەرێمی کوردستان ڕانەوەستێ هەم بۆی کۆمپانیەکانیش بەڕاستی توشیوەنە من تەسەور ناکەم بگاتە ئەو ئاستەی کە کۆمپانیەکانی نەوت ئەوەندە زەرمەند ببن یان ئەوە بن کە داوای قەرەبوو لە هەرێمی کوردستان بکەن یعنی ئەمە مەگەر بەغدا و هەرێم هەر نەگەنە ڕێککەوتن ئەمە شتێکی ترە یعنی لەلایەن هەردوو لاوە ئینکاری ڕووبدا و ئەم مەلەفە بە تەواوی ئالۆز ببێ بابەتێکی ترەکە من پێم وایە ئەوەش قورسە بۆ کاکشیروان ئەوە مەسلەی کۆمپانیەکان کە جەناب دامەژت بۆدا دەبێت لە دەداهاتووە ینی بەڕاستی لە نێوان عێراق و هەرێمی کوردستان ئەم بابەتەیە گلاکرێتەوە لە چوارچێوەی یاسای نەوت و گازە ئێستا باز لە قسەیشیکە نازم دەنگی من باش دێتە جۆت کاکشیروان دەنگی تو باشە وڵای زۆر باشە ئاوتم نەوەکو کێشە هەبێت لەوەی کە دەنگەکە باش نزمە ئێستا تەگە برادران ینی چارەسەری بکەن سوپاسیانەکەم ئێستا باسێکی دیکە هەیە دەوترێت دەبێ هەرێمی کوردستان ینی 6 ملیارد دلار بدات بە کۆمپانیەکانی بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان چکە بۆ ئەڵێ پێشتر نەوتەکەی پێفرۆشتن و پارەکەی وەرگرتووە ئێستش کە نەوتەکە ینی دەرنایەت ئەمە تۆزە گرفتێک بۆ هەرێمی کوردستان دروستەکە ئەم وردە کێشانە چییە کە دروست بۆ لە ئێسادا و کێ بەرپرسەری چارەسەریکە
یعنی کاکاوڕێ ئەوەی کە باسمان کردەوەی کە مەلەفی نەوت ئێمە بۆچی تێبینی زۆرمان لەسەر مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان هەبوو لەبەرەوەی کۆمەڵێک شتی تێدایە کە لە ڕاستیدا یعنی کەسمان نازانی یعنی هیچ وازح نییە هیچ دیار نییە چۆن کراوە ئایا پێشتر پارەی نەوت وەرگیراوە و نەوتەکە تا ئێستا نەدراوەتە کۆمپانیەکان پارەی پێشەچی وەرگیراوە گرێبەستی چۆن کراوە هەموو ئەمانە گرفتن یعنی بۆیە ئەم بابەتە پێویستی بە چارەسەر هەیە لە ڕاستیدا من نازانم یعنی ئەوە دەکەوێتە سەر با بڵین طبیعەتی ئەو عقدانەی کە کراوە چۆن عقدیان کردووە و چۆن جێبەجێیان کردووە پێشتر پاریان وەرگتە دوایی نەوت دەدەن بە پێچەوانەوە لە کاتی کە نەوتەکە دەفرۆشرێ حسەی کۆمپانیەکان دەدەن چکە بەشێک لەو عقدانە بیرمان نەچی هەمویان عقدی شەراکان یعنی هاوبەشین لەو نەوتەی کە ئینتاج دەکرێت لە سەدا ئەوەندەی بۆ هەرێمی کوردستان و لە سەدا ئەوەندەی بۆ کۆمپانیەکە یعنی ئاوایە من نازانم یعنی ئەگەر هەرێم قەرزی کردی بێ پێشتر پارەی لە کۆمپانیەکان وەرگرت و دوایی نەوتیان بداتێ ئەمە بابەتێکی ترە بەڵام هەموو ئەمانە لە ڕاستیدا ئەگەر هەرێمی کوردستان بە داتای تەواو بە ڕێک بە باڵین هەموو زانیاریەکان بە داتاوە بخاتە بەردەستی وەزارەتی نەوتی عێراق ئەوەی کە چەند ساڵی ئێمە لە بەغدا بووین و لەگەڵ وەزارەتی نەوت و شەریکەی کۆمپانیای سۆمۆ و حکومەتی عێراقی لەسەر خەت بووین دەمانزانی ئەوەیە کە من پێم وایە حکومەتی عێراقی ئامادەیە ئەم مەلەفە بە تەواوی وەربگرێت ئەم مەلەفە بە تەواوی وەربگرێت ئەخوەری بگرێت دەو کاتە یعنی ئێستا هەرێمی کوردستان ینی شینەوە دەکات بۆ نمونە ئەو سەروەریە ئابووری و سیاسی کە هەیەی تا ڕادەیەک بە وەرگرتنەوەی ئەم مەلەفە گرنگە ینی بەڕاستی ئەوە نامێنێت خۆدا ئەو کاتە ئەبێت کە تۆ کۆمپانیای سۆمۆ بۆ نمونەر هیچ نەبێ کۆمپانیایشی دیکە لە عێراق لە داب مەزرێک کە هەرێمی کوردستانیش پشکی تێدا هەبێ یاخود بۆ نمونە جێگیری سەرۆکی سۆمۆ با کورد بێت ینی ئەم شتانە ئێوە ئەو کات بۆ نمونە لە ئەنجومەنی نوێنەرانی هیچ بابەت و گفتوگۆکردن هەبوو لەو ڕۆ کاک شیروان یاشتی وە ئەبێت ئەگونجێت لە ڕووی یاسایی و دەستوریەوە باڵێ کاتی خۆی تەمان سێ پێشنیار هەبوو چکە کاتی خۆیمە زۆر تێبینیمان لەسەر پێک هاتەی شەریکەی سۆمۆ هەبوو سۆمۆ کوردی تێدانی هەر بۆ زانیاریتان طبعا ئەمە ناکرێت یعنی کۆمپانیایەکی نیشتیمانی عێراقی بیاوێ نەوتی هەموو عێراق بفرۆشە بە هەرێمی کوردستانیشەوە کوردیش ڕازی بێ و هیچ کوردیشی تێدا نەبێ هەر لە ڕووی دەستوریەوە خەلەلە یعنی دەستور ڕێگەی بە تەوازن و هاوسەنگی داوە لە موسەساتی دەوڵەتدا بە پێی ئیستحقاق و بە پێی بابڵین ئەوەی خۆی بۆیە کاتی خۆی پێشنیارەوە هەبوو کە دەستەی بەڕێوەبردننی سۆمۆ دەستکاری بکرێت دوو کورد یان باڵێنانی کەم دوو کوردی بۆ زیاد بکرێت یان بچێتە ناو ئەوەکە و دەکرێت مەسەنە بەرمنە کورد داوای جێگرەکەی بکە یان با بزانین لە ناو شەریکەی سۆمۆدا هەندێک جومگەی زۆر حساس هەیە کورد دەتوانێت داوای یەکێک لەوانە بکە بە نمونە بۆ ینی شوێنێکی وا بێت کە نوێنەرایەتێکی فعلی بکە دەسەڵاتی هەبێ بتوانێت لەوێ مفاوەزات بکە لەسەر مافی خەڵکی کوردستان ئەمە یەک لە پێشنیارەکان بوو پێشنیاری دۆمەوە بوو کە شەریکەیەکی هاوشێوەی سۆمۆ لە کوردستان دروست بکرێت بە ئاگاداری حکومەتی عێراقی ئەو سەرپەرشتیاری فرۆشتنی نەوتی هەرێم بکات بە هاوشێوەی سۆمۆ تەبعاً بەڵام ئەویش نەکرا ئەوەی کە ئەم ساڵ لە موازنەدا دانراوە حلێکی وەسەتە تا دەرکردنی قانونی نەوت و غاز بەڵام دەبێ ئێمە مافە دەستوریەکانی خۆمان لە قانونی نەوت و غازدا جێ بکەینەوە لە قانونی نەوت و غازدا شارەزایانی بواری یاسایی شارەزایانی بواری باڵین وزە و نەوت و غاز شارەزایانی بواری گرێبەستە نەوتەکان و گرێبەستەکانی وزە هەموو ئەوانە سوود لە توانای هەمویان وەربگرین بۆی بزانین لە دانوستانەکانماندا لەگەڵ ببورن لە دانوستانەکانماندا لەگەڵ حکومەتی عێراقی بۆ دەرکردنی قانونی نەوت و غاز چۆن مافە دەستوریەکانی خۆمان بپارێزی هەر لەسەر ئەو مافە دەستوریانە کاک شیروان ینی بۆ نمونە ئێستاوە تا نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرەوە بۆ ماوەی چەند ڕۆژێکە ناچێتە دەرەوە ڕۆژانەوەکو دەوترێت ینی بە چەندین ملیۆن دلار هەرێمی کوردستان زەرەرەکات وەشی کە هەمووان ینی شاراوە نییە لە لامان ینی داهاتی هەرێمی کوردستان سەرچاوی یەکەمی نەوت بوو و فرۆشتنی نەوت بووە و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەم پارەی نەوتەوە تا ڕادەیەک ینی دەست خراوە لەگەڵ داهاتی ناوخۆیە ئێستا کام داهاتە نامێنێت ینی کێشە و گیر و گرفت بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە دروستە بێت بەڵام ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی دڵنیاییەدا کەم کێشە و گرفتانە دروست نابێت بەڵام خۆ ئەوە گەر بۆ مانگی سێ دروست نەبوو خۆم قەزیەیەوە ئەم مەلەفە
ئەوە تا هەروە بە ئاسانی یەکلا نابێتەوە نێوان عێراق و هەرێمی کوردستان هەردوو لە مەرج و داواکاری خۆیانیان هەیە و تا ڕادەیەکی ژیانی هەموو خۆ دەزانی دانوستان ئەخز و عەدایە شتێک دەدەی شتێک دەسێنی. ئێستا گرفتی هەرە سەرێکی ئەوەیە گەرنتی چییە بۆ نمونە ئەو تا نەوتەکە کۆنتترۆل کراوە لەلایەن حکوومەتی عێراق و نایڵێ بڕوە ئەی داهات و ئەو پشکی هەرێمی کوردستان تا چەند زەمانەکە بگاتە دەست موچەخۆران و هەروەها شای سەدارەکانی هەرێمی کوردستان بێت لە داهاتوە. ناکاوڕێ ئێستا موازنە طبعا یاسای پرۆژه یاسای بودجەتا ئێستا لە لای سەرۆکایەتی پەرلەمانە ئەمە زیاتر لە 2 هەفتەیە لای سەرۆکایەتی پەرلەمان نەیداوەتە لیژنەی دارایی تاوەکو دەست بە ڕێکارەکان بکرێت. قسەیەک هەیە کە بجێڕدرێتەوە بۆ حکوومەت بە تایبەتی لە دوای با بڵێن ئەو دەرچوونی بڕیاری دادگای پاریس لەوانەیە پێویست بکە مادەی 314 جارێکی دیکە شتێک دەستکاری بکرێت. ئەو مادەیە کاکشیران ئەو دوو مادەیە کە پەیوەندی بە ئیستحقاقی هەرێمی کوردستان و سنەتی فرۆشتنی نەوت و شایستە دارایەکانی هەرێمی کوردستانەوە هەیە چونکە وەکو باسم کرد موازنەکە هی پێش دەرچوونی دادگای پاریس دوای دەرچوونی دادگای پاریس بارودۆخەکە شتێک گۆڕاوە دەبێ بە پێی ئەوە اینجا دەستکاری بکرێت حتا ئەگەر نەشی جێرنەوە بۆ حکوومەت بە نمونە سەلاحیت بدەنە لیژنەی دارایی دەستکاری بکات بە پێی ئەوەی کە لەگەڵ بارودۆخی ئێستا و لەگەڵ دەرچوونی قەراری دادگای پاریس بگونجێ هەر دەبێ هەر کات دەخایەن ئێمە درێژە دەکێشێت لە ڕاستیدا بۆیە دەبێت بە خێرایی لە دەرچەیەکی تر بگەڕێنەوە چونکە بە دڵنیایی ئەوە جەنابەت دەفەرمووی ئەگەر بۆ موچەی مانجی سێش گرفت دروست نەبێ ئەگەر بە نمونە ئێستا ئەمڕۆ 6 ڕۆژ 7 ڕۆژە نەوتی هەرێمی کوردستان نەفرۆشراوە 10 ڕۆژی کە 15 ڕۆژی کە بخایەنێ یعنی دەبێتە نزیکەی داهاتی مانجێک کەواتە بە دڵنیاییەوە تەسیر لە داهاتی هەرێمی کوردستان دەکات تەسیر لە پێدانی موچە دەکات و کاریگەری خراپی دەبێت وەکو باسم کرد لایانی تورکیا و عێراق و لایانی نێودەوڵەتیش تەمان هەرێمی کوردستانیش هەمویان لەسەر خەتن دەیانەوێت بە زووترین کات بگەنە ڕێگە چارەیەک بۆەوەی هەناردەکردنی نەوتی هەرێم دەست پێ بکاتەوە بەو ڕێکارانەی کە هەردوولا لەسەری ڕێک دەکەون یان با بڵین هەر سێلا چونکە عێراق و تورکیا و هەرێمی کوردستان ئومێد دەکەم یعنی ئەوەی کە با بڵین متابعی دەکەین و ناڵێم جموجۆڵێکی با بڵین خێرا لە ئارادایە بە ئاراستەی چارەسەرکردنێکی حتا ئەگەر وەقتیش بێ هەتا دەرچوونی قانونی موازنە یان هەتا دەرچوونی قانونی نەوتوغاز چونکە دەکرێت بیدایەت وەکو پێشەچیەک لە قانونی موازنە چارەسەرێکی وەقتی دابدرێ هەتا ئەو کاتی قانونی نەوتوغاز دەردەچێت و پێش ئەوەش دەکرێت ڕێککەوتنێک لەگەڵ حکوومەتی عێراقی بکرێت و یعنی من نازانم دوجار ئەوە دەبینم کە تەنها ئەوە ڕێگە چارە ئەوە بێت کە سۆ نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ بەڵام پارەکەی بخرێتە حسابێکی تایبەتەوە کە حسابە تایبەتەکە لە سەلاحەتی سەحبکردن و ڕاکێشانی و هێنانەوەی لە سەلاحەتی هەرێمی کوردستان بێ تا ئەو کاتێک کە قانونی موازنە دەرچێت لە قانونی موازنەش تقریبا هەر لە با بڵین سیاغەیەکی لەو شێوەیە ئەگەر نا بە دڵنیاییەوە گرفت بۆ موچەی هەرێمی کوردستان بۆ فەرمانبەران دروست دەبێت چونکە هەرێمی کوردستان بۆ خۆی یعنی نایشارێتەوە ڕایگەاندووە کە سەرچاوەی یەکەم و سەرەکی داهات فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە و ئەو داهاتی ئەو نەوتەیەکە لەلایەن هەرێمەوە دەفرۆشتێ و دواتر پارەکەی تۆ دەدرێت بە موچە بە فەرمانبەر. کاکشیروان یەک وچانە دەین وچانێکی کورد دواتر دێمەوە خزمەت جەنابەت کەمتر لە چەند خولەشێک بەردەوامە بین بۆی کە هەندێک پرسی دیکە هەیە بیرروژێن وچانێک و دێنەوە خزمەتان.
دووبارە ساڵتان لێبێت لە بەرنامی پانۆرامەوە گفتوگۆکەین لەسەر چارەنووسی نەوت و داهات یاریمی کوردستان لە دوای بڕیارەکەی دادگای نێوبژیوانی پاریس دەگەڵ بەڕێز شیروان میرزا. کاک شیروان دووبارە سڵاوت لێبێت. ینی هەمومان نەزانین ینی ئەم بڕیارە کە ئێستا دەرچووە ڕاستە یعنی ئێمە پەیوەندی هەیە بە نەوت یاریمی کوردستانەوە، بەڵام ینی خۆ ئەگەر لە داهاتووە یاسای نەوت و گاز دەربچێ ینی ئەم یاسایە بۆ هەموو عێراقە، ینی زۆربەی پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوت لە عێراقا ئەوانی ژانی گرفتیان هەبوو لەگەڵەوەی کە چۆن داهاتی نەوتی بەکار بێنەوە بۆ خزمەتکردنی پارێزگاکانی خۆیان. پێدوانیە ینی ئەمە بێتە هۆکاریشی گرفت یاخود لەمپەڕێک هەندێک لە پارێزگا شیعەکان ینی مەبەستیان نەبێت ینی یاسای نەوت و گاز دەرچێت لە داهاتەوە بەم نزیکانە؟ طبعا قسەکەی جنابەت زۆر ڕاستە. گرفتی با بڵێین نەوت تەنها لە نێوان هەرێم و بەغدادانەوە و بەغدا لەگەڵ پارێزگاکانی بەرهەمهێنانی نەوتیش لە ڕاستیدا گرفتی هەبوو لەسەر چۆنێتی ئیدارەدانی ئەم مەلەفە. بەڵام من پێم وایە بە پێی دەستور و پێی یاسا کاتێک کە با بڵێین هەر پارێزگایەکی بەرهەمهێنانی نەوت یان بەرهەمهێنەری نەوت مەسلەی پترۆ دۆلار و مافی دەستوری یاسای خۆی دابدرێ هەموو پارێزگاکان قازانج دەکەن. بۆیە من وا دەبینم کام دەرفەتە بێتە پێشەوە هەموو پارێزگاکانی بەرهەمهێنەری نەوتی شوە هاوشێوەی هەرێمی کوردستان پێیان خۆش بێ یاسای نەوت و گاز هەبێ و هەر پارێزگایە و بە پێی استحقاقی خۆی پشکی خۆی لەم بابەتە دەست بکەوێ و بەکاری بێنێتەوە بۆ بەرەو پێشبردن و خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی. من تەسەور ناکەم ئەمە ببێتە گرفت. طبعا بە شێوەیەکی گشتی دەرچواندنی قانونی نەوت و غاز وا ئاسان نییە، چونکە لە 2007 و 2008ەوە 3 ڕەشنووسی جیاواز لە پەرلەمان هەیە و چەند جارێک پێشنیار کراوە، چەند جارێک هاتوونە پێش، بەڵام گرفتی گەورەی تێدا بووە و نەچوونە ینی با بڵێین بەجددی ئیشی لەسەر نەکراوە و شتەکە بێدەنگ کراوە تا ئێستا تقریبا ینی ضرورەتێک هاتوۆتە پێش. هەم زەختێکی نێودەوڵەتی هەیە، زەختێکی ئەمریکیەکان هەیە، دەیانەوەی عێراق قانونی نەوت و غازی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا، دەرچوونی قەراری مەحکەمەی ئیتیحادی، دەرچوونی بڕیاری دادگای پاریس، هەموو پابندبوونی با بڵێن ڕایگەیان تووچە کە لە هەردەقەیەکەمەوە کە پابندە بەم بابەتەوە و ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. و پێویستیش بۆ ئەو داهاتە گرنگەی نەوت کە هەم هەرێمی کوردستان پێویستی پێێتی ئەم عێراقیش بۆ بودجێ گشتی پێویستی پێێتی، یعنی عێراق بۆ بودجێ گشتی پێویستی پێێتی، هەرێم پێویستی پێێتی و بیرمان نەچێ با بڵێن تەسیر لە وزەش دەکا، یعنی لە بازاڕی نەوت دەکات لە سەرتاسەری جیهانی ناوچەکەشدا. یعنی ئەوەش بۆ خۆی گرنگە، چونکە ئەو حسەی عێراق کە لە ئۆپک پلس بۆی دانراوە نەوتی هەرێمی کوردستانیشی حساب کردو بە با بڵێن حسەی ئەو نەوتەشی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێ و هەنارە دەکرێت ئەویشی حساب کردووە. بۆیە لە هەر ڕۆژێکی ڕاگررتنی با بڵێن هەناردەکردنەوەیت عێراقش لەو حسەیە خۆی زەرەر دەکات. هەموو ئەمانە پێمان دەڵێت کە هەموو لایەک بە ضرورەتی دەزانن، بە پێویستی دەزان کە قانونی کە ئەم بابەتە چارەسەر بکرێت. چارەسەرکردنەکە من پێم وایە 3 مەرحەلەیە. چاوەڕێی قانونی نەوت و غاز بکەین، ئەمە دوورترینیانە ناکرێت. چاوەڕێی قانونی موازنە بکەین، باسم کرد کە تا ئێستا لای سەرۆکایەتی پەرلەمانە، خۆ ئەگەر ئەمڕۆ سەرۆکایەتی پەرلەمان بینێرێ بۆ لیژنەی دارایی و دەست بە ڕێکارەکان بکەن، لانی کەم مانگەشتی زیاتری پێدەچێت. و پێش ئەم دوو خاڵە من پێم وایە دەبێ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقی لەگەڵ شەریکەی سۆمۆ ڕێککەوتن لەگەڵ هەرێمی کوردستان بکرێ ڕێگە چارەیەک دۆزرێتەوە ئەم هەناردەکردنی نەوتەکە دەست پێ بکاتەوە، کە دەستی پێکردەوە مەسلەی داهاتەکەی چۆن دەهێنرێتەوە، چۆن دەدرێتەوە بە هەرێمی کوردستان، دەخرێتە حسابێکەوە سەلاحەتی هەرێمی کوردستانە دەهێنرێتەوە ڕاستەخۆ بەغدا دەیداتەوە بە هەرێمی کوردستان و دواتر حساب دەکرێت. یعنی من پێم وایە ئەمانە زۆر گرفت نابن، ڕێگە چارە زۆرەکەواتە. یەک خاڵێکی گرنگتریش کاک شیروان بەڵێ یەک خاڵێکی گرنگتر لەسەر ئەو نیەت باشیە، یعنی ومانەزانین حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی لەسەر هاوپەیمانێتیەک بنیاندراوە. هاوپەیمانێتەکە کورد هەردوو لایەنی سەرەکی ینی پارتی وێشێتی تێدا بەشدار بوون لەگە شیعەکان و سونەکان و کۆمەڵێک مەرجیژە بۆ کە کورتیدا بەشدارە. ئیشێ لەوانە ینی شایستەکانی هەرێمی کوردستان، یاسای نەوت و گاز، مادەی 140 پێشمەرگە و کۆمەڵێک بابەتی دیکەی گرنگتر. ینی نیەت پاکیش هەبوو لەلایەن حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی، ئەو بۆ نمونە هەوڵی زۆریدا 400 میلیارد دینارەکە بنێرێ، ڕێگری زۆریشی دەکرا، بەڵام هەر دوجار بە شێوازیشی قەرز یاخود سلفەیەک ناردی بۆ هەرێمی کوردستان، کەواتە توانین بڵین بەوادری باشیش هەیە لەلایەن حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی
بە هەنگاوی چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستان ئەمە خاڵێکی ئەرێنیە وایە نا بە دڵنیاییەوە کاکاوڕێ ئێمە کاتێک لە هەرێمی کوردستان گەشتینەوە قەنەعەتێک کە ئێستا بەبێ بەغدا ناتوانین نەوتەکەمان بفرۆشین تورکیا ڕێگە نادا کەس لێمان ناکرێت ئەمە یەک دوو قەرارێکی مەحکەمەی اتحادی دەرچووە کەواتە لەلایەکی ترەوە نیەت باشیەک دەبینین بۆ خۆشمان لەناو با بڵێن تەحالوفێکی گەورەدان کە حکوومەتی عراقی پێکهێناوەی کە جەنابەت باست کرد هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت و لەوێ بە نووسرا و هەندێک شت لەگەڵ حکوومەتەکەی سوودانی یەکلا کراوەتەوە کەواتە دەبێت ئێمە سوود لەو بارودۆخە وەربگرین و پەلە بکەین و خێرابین لەوەی کە بە خێرایی ئەم حکوومەتە بێنینە سەرخەت بۆ دەرچواندنی قانونی نەوت و غاز بۆ تێپەڕاندنی قانونی موازنە بۆ ڕێدۆزینەوەی ڕێگەچارەیەکی ئانی و خێرا بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و بە ئاراستەی چارەسەرکردنی وەکو باسم کرد هەموو ئەوانە دەرفەتی ڕاستکردنەوەی ئەو خوار و خێچانەی کە لە مەلەفینەوەدا هەبووە دەدات پێداچونەوە بە گرێبەستەکانی نەوت چونکە لە قانونی موازنەی 2019 جارێکی دیکە ئێمە بڕگەیەکمان داخل کرد کە سەلاحیت دەدا بە هەردوو حکوومەتی عراقیش و حکوومەتی هەرێمی کوردستانیش پێداچون هەموو گرێبەستەکانی نەوتدا بکەن چەو گرێبەستانی لە هەرێمی کوردستان وەکو عقودی شەراکە کراون چەو گرێبەستانی کە لە ناوەڕاست و خواروی عێراق وەکو گرێبەستەکانی جەولاتی تەراخیس کراون یعنی بۆ ئەم جارش ضرورەتێکی حتمیە کە دەبێت بە گرێبەستەکاندا بچنەوە بەم مەلەفەدا بچنەوە و چارەسەری بکەن دەرفەتی زۆر باش لە پێشە بە ئاراستی چارەسەرکردن و پێشم وایە یعنی عێراقەکانیش گەیشتونە ئەو قەناعەتەی کە ئەگەر بیانەوێ بەو نەزعە با بڵێن شۆڤێنیەی کە جاران دەیانەویست هەموو ئەوەی کە لە هەرێمی کوردستان یان با بڵێن لە کوردستان هەرچی دەیانەوێ بۆ خۆیان هەر ئەوە بێ لەوانەیە ڕێگەیان پێ نەدرێ و نەتوانن و جێبەجێ نەکەن و واقعیش نەبێ کەواتە هەردوو لا گەشتنەوە قەناعەتی کە پێویستیان بە ڕێکەوتنێک هەیە پێویستیان بە تێپەڕانی قانونی نەوت و غازیە ئەم حکوومەتە جددیە و ئەم حکوومەتە بەو پێی کە کەمترین معارەزەی تێدایە لەناو پەرلەمان لەناو حکوومەت لەناو شارعیش بە پێوەی کە گەورەترین کوتلەی معارەزە لە دەرەوەی پرۆسی سیاسی تا ئێستا کە سەدرەکانن یعنی قسەکە لەسەرەوەی نیە سەدرەکان لەگەڵن یان دژن یان جیاوازیان لەگەڵ ئیتاڵی تەنسیقی بەرامبەر مەلەفانە چیە قسەکە لەسەرەوەی ئێستا لە دەرەوەی پرۆسە سیاسیەکان چاوەڕێ دەکەن کەمترین معارەزە لەناو حکوومەت لەناو پەرلەمان لەناو جادەش هەیە بەڵام کاک شیروان یەک نیەتی کەی ینی خراپیش ئەبینرێت بۆ نمونە یعنی سیرەکەی هاوپەیمانەکانمان بە تایبەتی ئەوانی کە کورد هاوپەیمانیان بوو بۆ پێکێنانی حکوومەتی محەممەد شیع سۆدانی بینیمان لە یاسای هەمواری تازەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عراق ئەی تا ڕادەیەک ینی لە پشتەوە گۆڵێکیان لە کورد کرد و بە تایبەتیش لە لایەنێکی دیکەی دیاریکراوی کورد و لە ناوچە جێناکەکانی کوردستان ئەوژێکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەمەش ینی تا ڕادەیەک پێمانەڵێ ئەوان نیەتیشی خراپیان هەیە لە ئەنجومەنی نوێنەران بەرامبەر هەندێک قەزیە کە پەیوەندی هەیە بە کورد و بە شایستەی کوردەوە ئەمەیان چۆن نەبینیت هاوڕێما و گۆڵیان ئەگەر کردی بێت لە کورد بزانین چه پاسەکەی داونێ یعنی ڕێککردنێک هەبووە وانە ینی بە تەنها نەیانتوانیوە ئەمە پاسێکی جوانیان دراوەتێک توانە فەرمونەوە گۆڵە بکەن ئاوا کراوە ئەم ئیشە بۆیە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی لەسەر مەسەرەی کەرکووک تێبینی جددی هەیە و ناڕازیە و پێی وایە کە بەدەر لەوەی کە پێش ڕۆژی پێشتری اتفاقی لێگەڵ کراوە شتێکی تر تێپەڕێنراوە بەڵام ئەمە بە تەنها ڕاستە نەزعەیەک هەیە یان با بڵێن نێتێک هەیە بەڵام بە تەنها ئەمە عەرەب نەیکردووە بە تەنها سونە نەیکردووە بە تەنها شیعە نەیکردووە ئەوانەی کە هاوپەیمان و دۆستن لەگەڵ ئێمە بە تەنها ئەوان نیان کردووە بەڵکو لایەنێکی کوردی لەگەڵیان بووە ئەمە دەبێت با بڵێن گلەیی لەوە بکەین نەک بە تەنها گلەیەکە لەوان بکەین بۆ جارێکی دیکە بۆ مەسەلەی قانونی نەوت و غاز بۆ بودجە بۆ هەموو ئەو بابەتانی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە بە تایبەتی هەر پێنج مەلەفە ئاڵۆزەکەی مەسەلەی پێشمەرگە ناوچە جێناکۆکەکان مەسەلەی جوتیاران و بەروبوومە بازرگانیەکان قانونی نەوت و غاز هەموو ئەمانە پێوەستی بە یەکڕیزی و تەبایی و لێکتێگەیشتنی باشی کوردەوە هەیە کورد بە شێوەیەک کە استراتیجیەن ئاگایان لە یەک بێ دواتر پاشقل لە یەکتر نەگرن فێڵ لە یەکتر نەکەن لایەنێک لە پێناو بەرژەوەندی حیزبی یان چەند کورسیەک یان شوێنێک کە با بڵێن نفوزی خۆی لێ هەیە ناوچەیەکی فراوانی کوردی کە بە مێژووی کورد
قوربانی لەسەر داوە نەچێ بیفرۆشێت و بیدۆڕێنێ ئەمە ینی ئاوا دەکرێت بەڕاستی بۆ ئەمە بۆ قانونی نەوتوغازیش سپێنی دێتە پێشی هەر ڕاستە بۆ قانونی موازنەش هەر ڕاستە بۆ هەموو بابەتەکانی کە پەیوەندی بە کوردەوە هەیە ڕاستە. بەڵێ کاکشیروان میرزا ئەندامی خولی پێشوو لێژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عراق سوپاس دەکەم مادوم کردی ئەزانم ینی ڕەمەزان و بە ڕۆژووی زۆر سوپاس کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بووی دەسەکانە خۆش بێ کاکشیروان جان سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ هەر بژی زۆر سوپاس خۆت لەگەڵ بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش ڕۆژوو هەموو لایەکتان قوڵ بێ خواتان لەگەڵ